ئەوە هیچ نییە پێم بڵێ لۆ ئازواتیەوە لەبەر چ دەگرێ پێم بڵێ دووبارە و سندانت خواردیتەوە پێم گوتی ناوی ئەو سندانەی نینی بە خۆت دەزانێ مێشک تەواو نییە بی ئەو شتەش لای حەوێمەوە پێم برێ لۆ ئازواتیەوە قسەی بکە قسە من دی ناچمەوە بۆ کاری لۆ ناچیەوە کارەی ماوەی مانگێکە مدیرێکی نۆمان لە بۆ هاتیە هێزە چییە مدیری نەگەهاتیە ئەوڕۆ گوتی وەرە ماڵەکەمان پاکەوە منیش گوتم لە ماڵەکە تا خێزانت لە ماڵەوەیە گوتی نا وەرە بەیەکەوە دەچی پاکی دەکەینەوە پارەیەکی باشت دەدەمێ هێزە چییە چی قابلە ناسەر بەس حەیا و شەڕەفمان لە بۆ مایە دەتەیش بدۆڕێنی ژنەکە باسی حیا و شەڕەفی لەگەرە من نەکەی تو فکر لەو منداڵی ناکەیەوە فکر لە خۆمان ناکەیەوە چ بخۆی نەمدەزانی ئەوەندە پیارێکی پێدە بۆ پیشانی دەدەم کە لە چێوەیشێ ئەو چاوانت بەدەستی خۆت دەردەینە بێناموس شرفي تو دي فقيرة شي استغلاكا بتساوي حس تبا شا فقيرة شي لكا بين جباركم دي ناصر ئەوە تۆی باسی شەڕەفێ دەکەی باکە توخوالی بەرە دەبارەوە باکە تخوا مەکە جابینەوە بچینە ژێندەر نابیرە مابیرە نەماینەکە بچینە ماڵەوە دەکاکە ڕزگارمان ئەوە بۆ خۆیان یەک جۆریانەیە جێ بۆ خۆیان کەمە ئێمە بچینە ژێندەر کوڕی من بەس هانا بۆ خۆی بمە باشە یا ڕەبی خوایە لەو ڕزگار ماکە لەو حاڵەیەکی ئێمە تیدایە ئامین